بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. سیمای کەسێتی موسڵمان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ موسڵمان لە کۆمەڵگەکەی خۆیدا دەبێ هێندە پاک و خاوێن و جوان بێت، هاوشێوەی خاڵێکی ڕەش بێت لە ڕوخسارێکی سپی و درەوشاوەدا. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم وەکو ڕابەرێکی ژیانی مرۆڤەکان کاتێک لە غەزا و سەفەرەکانیدا دەگەڕایەوە ڕۆژێک بەر لەوە بگاتەوە شاری مەدینەی پایتەختی دەوڵەتەکەی کەسێکی دەنارد بۆ ئەوەی خێزانەکان ئاگادار بکاتەوە تا خۆیان و ماڵ و منداڵیان کۆ بکەنەوە و خۆیان جوان بکەن و بڕازێنەوە. بە هەمان شێوە بە پیاوەکانیشی دەفەرموو ئێستا ئێمە دەچینەوە مەدینە خۆتان بشۆن و خۆتان جوان بکەن وەکو چۆن خێزانەکانتان خۆیان بۆ ئێوە ڕازاندۆتەوە، ئێوەش بە هەمان شێوە خۆتان بۆ خێزانەکانتان بڕازێنەوە. ئیسلامی پیرۆز هەمیشە هانی موسڵمانانی داوە، هەروەک چۆن گرنگی بە ناخ و دەرونی خۆیان دەدەن و لە خراپە و خەڵتە و ناشرینیەکان پاکی بکەنەوە، بە شێوەیەکی هاوسەنگ و بەرامبەریش لە جەستە و ڕواڵەتیان بکەنەوە و گرنگیەکی زۆری پێ بدەن، چونکە زۆر جار ئەوەی ئازاری چاوی مرۆڤەکانی دەوروبەر دەدا ڕواڵەتی مرۆڤ و شلو شێواوی جەستەیەتی. لە ئێستادا ئێمە بەرەو وەرزی گەرما و هاوین هەنگاو دەنین کە تێیدا پاراستنی جەستە و پاکڕاگرتنی دەبێتە ئەرکێکی ڕۆژانەی سەرشانی هەر یەکێکمان. پێویستە مرۆڤ هەمیشە ئاگای لە پاک و خاوێنی جەستەی بێت، چونکە ئیسلامی پیرۆز هیچ کات لەگەڵ ئەوەدا نییە مرۆڤ جەستەی پشتگوێ بخاو بە ناوی ئاینەوە تەنها گرنگی بەلایەنی معنەوی و دەرونی بدا. بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە و بۆ زانینی گرنگی و بایەخی پاک و خاوێنی و پاراستنی جەستە لە هەر شتێکی ئازاردەر میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسێن پێنجوێنیم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و ئامادەبوون جێگەی ڕێز و سپاسە. ڕەبی بەخێرا بن و لە سوپاس گوزارانی پەروەردگار بن. زۆر سپاس دەکەم دکتۆر گیان. سەرەتا پێم خۆشە پێناسێکی پاک و خاوێنی بزانین. ئیسلامی پیرۆز چۆن وەکوڵێ ئەم چەمکەی ڕاوە کردووە، چۆن ئەم چەمکەی بە شوێن کەوتوانی بە بەندەکانی خوا وەکو ئەڵێش ناساندووە و پێناسەی بۆ کردوون. سەرەتا بە ناوی خوای بەخشندە سڵاو و سەلام لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵانی شوێن کەوتوانی. سوپاس بۆ ئەو پەروەردگارەی کە ئەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. حوسن یعنی جوانی، و ئەفەرمێ ئێمە مرۆڤەکانمان لە جوانترین شێواز و تەنزیم و ڕێسا و ئەندازیاریدا چەسپاندووە. واتە ئەم مرۆڤە چەندە جوانە، خوای گەورە چەند جوانی پێبەخشیوە. ئەفەرمێ ئەحسەنە سووەڕەکم، چاو لە شوێنی خۆی لوت گوێ ڕوخسار و کڵێشەیەکی مرۆڤ بە شێوازێک کە خوای گەورە ئەفەرمێ ئەحسەنە سووەڕەکم. خوای گەورە بە جوانترین شێوە، بە حوسنترین واتە چاکترین و پاکترین شێوە مرۆڤەکانی دروست کردووە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الطهور شطر الإيمان، نیوەی ئیمانە، لەتێکی ئیمانە پاک و خاوێنی. تەهور واتە پاک و خاوێنی کە بریتە لە غوسل و خۆشۆردن، دەستنوێش، پاکڕاگرتنی دەمودان و پاکڕاگرتنی گوێکان و بەکارهێنانی هەموو جوانیەکی مرۆڤ لە شوێن و لە کاتی خۆیان بۆ ئەوەی جوانترین ڕوخساری وەکو پەروەردگار پێی بەخشیوە و دەرکەوێ و نەبێتە سیمای ناڕەحەتی و هەروەها نەبێتە سیمای بێزارکردنی بۆن و بەرام و چاوی خەڵک. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێت لا يدخل النار من كان في قلبه مثقال ذرة من إيمان. ناچێتە ئاگرەوە، ناخرێتە دۆزەخەوە ئەو کەسەی مسقالە زەڕێ ئیمانی هەبێت. و ئەش فەرمێ لا يدخل الجنة، ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەی مسقالە زەڕێ کیبر تەکەبر خۆ بە زلزانین لوت بەرزی هەبێ، هەوا و تەکەبوری هەبێ، ناچێتە بەهەشتەوە. یەکی لە هەواڵان فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک یورید أن يكون ثوبه حسنا ونعله حسنا، دەیەوێ بەرجێکی جوانی هەبێت، پێڵاوێکی جوانی هەبێت، واتە هیندام ڕوخساری دەرەوەی جوان بێت. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەوە کبر نییە، کبر ئەوەیە
خەڵک بە سوک بزانی و بە کەم سیرکەی و بەطر الحەق و غەمت الناس و ڕاستی و حەق ڕەتکەیتەوە ئەوە کیبرە واتە حسن و جوانی و هندام و ڕێک و پێکی کاتە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن الله جمال خوا منتهای جوانی هەیە و يحب الجمال و جوانیشی خۆشەوێ لە ڕوخساری عەبدەکانە ئەو جوانی کە خوای گەورە پێی عەتا کردووە نەیشێوێنێ یەک بەکردەوەی ناشرین دوو بەوەی خزمەتی نەکا حتا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من كان له شعر کێخوا موویکی جوانی یاوەتێ فەلیوکریم ئەفەرمی با ڕێزی مۆکانی بگرێت جوانیکە ڕۆنیکە دایبێنێت و خزمەتیکە بۆ ئەوەی خوا ئەو نیعمەتی پێبەخشیوە ئەسەری نیعمەتەکانی خۆی پەروەردگار لەسەر عەبدەکانی ببێ. بەڵێ دکتۆر وە گەزانین ئیسلامی پیرۆز لە نێوان دوو ڕێڕەو لە کەسەکانە کەسێکەوە هەموو هەوڵ و بایەخێکی و هەموو سەرروت سامانێکی بۆ گرنگیدانە بە جەستە و بەلایانی مادی ینی بەڵام لە کاتێک گەزان وەکو منافقەکان وەکو دارێکی بۆش و پوچەڵ وایە هەندێکی تریش لە خەڵکی لەوە چێ ئەمە لە نێو مسلمانان تا ڕادێ زۆر بێ بەڵام ئەمە ینی کەمێک لە خەڵکی بەس گرنگی بەلایانی دەرونیانە دەمە کۆڵێت جەستەیان پشتگوێ ئەخەن ئیسلامی پیرۆز چۆن ئەتوانێت یان چۆن توانیوێتی لە نێوان ئەم دوو بیرکردنەوە ئەم دوو جۆرە لە کەسایەتیانە هاوسەنگیەک دروست بکە وە کۆڵێ هەملا لە جەستە بگرێتەوە هەملا لە دەرونیشی کاتێک دەبینین ڕۆحەکان مەلائیکە بانگیەکە لە گیان کێشانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مەلائیکە بانگەکە ئەیەتها النفس الخبيثة في الجسد الخبيث ئەی نفسی خراپ ئەی نفسی بۆندار لە لاشەی بۆندارە واتە ئەم نفسە بۆ پیس بووە بەهۆی لاشەیەوە لاشەی بۆ پیس بووە بەهۆی تاوانەوە واتە ئێمە دوو جوانیمان هەیە جوانی هەنا و ڕۆح کە لە پەرستشی تەوحید و تەوحیدی پەروەردگار و تاقانە پەرستی پەروەردگارە و لە شوێن کەوتنی تەواوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ ئەوەی بڵێ بۆ سەمعا وطاعة وخوا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەوە جوانترین ڕوخساری ناوەوەیە جوانترین ڕۆح ڕەوانی ئەوەیە پەرستش و شوێن کەوتنی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕوخساری دەرەوەمانەیە کە خوای گەورە ئەفەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد لە هەموو سوژدەیەکە ئەفەرمێ زینەی ئێوە با پێتانەوە بێ مۆسەیامەتوان بڵێن لە هەموو مزگەوتێکدا مەسجد یانە بە واتە مەسجد ڕاستە مزگەوتە دوای بەسمەوەی بپرسم کە پێغەمبەری خوا لە هەموو سوژدە بردنەکەویم بۆ کراوە بە مزگەوت و شوێن وێشکردن مەسجد واتە هەموو سوژنە برنێکی تۆ واتە لە هەموو کاتەکانی تۆیا کە پێنج فەرزەیە وەکە سونەتەکانە زوحایە شەوە تۆ لە کاملی زینەی خۆتا بیت جوانترین کاتە مرۆڤ لە نێوان ئەم پێنج شوێنە ئەم پێنج وێستگەی ژیانی لە بەیانی بۆ نیوەڕۆ بۆ عەسر بۆ شێوان و بۆ عیشا لە نێو ئەم پێنجا ئەسوڕێتەوە بێت لە نێوان ئەمانە هەر پاک و خاوێن خوای باڵا فەرمێ خذوا بە ئەمرە فەرمێ زینەتەکم عند كل واتە جوانترین بە جوانترین ڕوخسار و زینە کە بریتیە لە پاش لە ناو پاکی ناوەوە ئەمجا پاکی دەرەوە کە بریتیە لە دەستنوێژ و لە خۆ پاکردنەوە و لە جلوبەرگی جوان و ڕێک و پێک و ڕێکڕاوەستان بەرامبەر پەروەردگاری باڵە ئەم جوانیە خۆی گەورە ئەمری پێکردووە و پێغەمبەریش ئەمری پێکردووە صلی الله عليه وسلم ئاینی پیرۆزی ئیسلام بەوە ڕازی نابێ یەکێک لە ماڵەوە پیازە خوا سیرە خوا جایەکی بۆندارە خوا دێتە ناو مزگەوت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تتأذى منه الملائكة ئەو بۆنە پیسە ئەو بۆنە ناخۆشە کە خەڵک ئازاری پێ ئەچێژێ و خەڵک پێ بێتاقە دەبێ و دەرونی ناڕەحەت دەکا مەلائیکەش بۆ بێتاقەتە بەهۆی ناڕەحەتی ئیماندارانەوە نەک بە تەئسیری بۆنەکە واتە ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە فەرمێ بە ئەو شتەی خوارد نەیە بۆ مزگەوت کە هەتا آخر لحظەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی الصلاة ئاگاتان لە نوێژەکانتان بێ و ئاگاتان لە مزگەوت و جەماعەت بێ بەڵام بەفەرمی ئەو بۆنە پیسەی لێ هات ئەو بۆنە ناخۆشی لێ هات بانێتە مزگەوتەوە. بەڵێ دکتۆر هەموو عیبادەتێک کە خوای گەورە لەسەر بەندەکانی فەرز کردووە سیرەکەین دوو بوعدی هەیە دوو لایەنی هەیە بۆ منە ئێمە کە نوێژەکەین ئەگەر حکمەتی نوێژەکە یا ئەوەی کە لە نوێژەکە ئەی خوێنین و نزا و مناجات و دوعا و پاڕانەوە لە خوای گەورە و تەسبیحات و شکرانە بژێری خوای تیاکەین بەڵام سیرەکەی دەواازەی نوێژەکە هەمووی بریتە لە پاک ڕاگررتنی جەستە کاتێک ڕۆژوێک ئەگەر بۆ پاک ڕاگررتنی دەروونمان بێ سیرەکەی خۆ زەعیفکردنمان دەربازبوونمان لە کۆمەڵێ نەخۆشی ئەمەش وەکۆڵێ تایبەتە بە جەستە چۆن خوای گەورە ئەم عیبادەتانەی کردووە بە میحوەرێک یان کردوێتی بە هۆکارێ بۆ ئەوەی هەم لایەنی دەرونی
هەم جەستەی مرۆڤ پاک ڕاگیراو بن. ئەوەیە کە خوای گەورە عەبدەکانی بۆ بانگەکە کە ئەبێ مرۆڤەکان لەو پەڕی پاکێتیا بن، پاکێتی دەروون، پاکێتی جەستە، پاکێتی ڕوخسار. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کاتێ ئەفەرمێت واتە دوو تەوەری هەیە، دوو ڕووی هەیە، ڕوویەکیان بینی خۆمان و خوایە، ڕوویەکی تریان بینی خۆمان و خەڵکە. هەموو لە پەرستشەکان ئەو دوو ڕووی تایە، ڕوویەکیان خوا لە خۆت ڕازیەکەی، ڕوویەکی تریان بۆ پەرستش و عیبادەتە ئەبیتە ئاسوودەی و ئارامی بۆ خەڵک، نابیتە ناڕەحەتی و بێتاقەتی خەڵک. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ بەکارهێنانی سیواک ئەفەرمێ مەطهەرەة للفم، دەمودان پاک ڕائەگرێ، و چی تریشە مەرضاة للرب، و جێی ڕازی بوونی پەروەردگارە. کاتە بۆ دنیا و بۆ قیامەتیش بەستێتەوە بەیەکەوە. واتە هەموو پەرستشەکان بێ حکمت نییە، هیچ پەرستشێ نییە ئیلا کۆمەڵی حکمەتی تێدایە، پاژەوەی پەرستشە، پاژەوەی گوێڕایەڵی و ملکەچیە بۆ فەرمانەکانی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم، پاشان ئەو هەموو بابەتانی تێدایە. لە ڕووی ڕۆحیەوە کاتە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم المؤمن پێناسی ئیماندارەکە، مؤمن کێیە؟ باوەڕدار کێیە؟ من أمنه الناس على أنفسهم وعلى أموالهم. ئەو کەسە باوەڕداری حەقیقیە کە خەڵک بە ئەمینی بزانن، واتە تۆ لەگەڵ خەڵکە ناتەندروستبی بینی خۆش و خواشت تێگاوە. ئەو کەسە ئەمینە، ڕۆحی پاکە، ناخی پاکە، سجلی سپی و بۆنی خۆشە. من ئەمنه الناس، خەڵکی بە ئەمینی بزانن لە نەفس و لە ماڵیان. واتە ئەو کاتی خەڵک بە ئەمینی نەزانیت، ئەو کاتە مؤمن پێناسەی مؤمنە و ئینسانە ناگرێتەوە. المسلم ئەمە پاکێتی دەروون و ناخە لەگەڵ ڕووەکەی تدا لەگەڵ خەڵکە. المسلم من سلم المسلمون من يده ولسانه، بە زوبان و بەدەستی خەڵک برینار نەکە. کاتە ئینسانی مسلمان ئەمە دەرونی بۆ خۆی پاک کردوتەوە، ئەبێ ڕواڵەت و دەرەوەشی بەڕووی بەندەکانە ئەوەندە جوان و دەم بەخەندە و بۆن خۆش و پاکخوان بێ بۆ ئەوەی کەمەندکێشیان کا بۆ ئەم دەروونە پاکەی کە خۆی پێیگەیشتووە. بەڵێ بەڵێ، چۆن ئێمە بگەینە ئەم نەتیجە و پلە؟ یەکی لەوانی کە باسی دەم بەخەندت کرد. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ابتسامك في وجه أخيك لك صدقة. مۆن نەبیت ابتسام بۆ زەردەخەنەت هەبێ في وجه أخيك، کاتێ قسە لەگەڵەکە، کاتێ قسەی لەگەڵەکەی لەکە صدقة، ئەوە بەخشینە، خۆ ببەخشین بە چاکە بۆ حسابەکە. واتە ئەو ابتسامە سەبەبی ڕەوانی ئەوە، پرسیارێکە لێەکە، داوایەکە لێەکە، بەڕوویەکی گەشت بەڕێ ئەەکەی. ئێگەر بەڕوویەکی مۆن بەڕێ بکەی، ئەوە ناخت هەژاند و بریناری کرد. و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم خوای گەورە کاتێک بۆی ڕاست کردەوە عەبەسە وتەوەلە ئەن جاءه الأعمى، واتە ئەو ڕوخسارەی کە کوێرێ داوا لە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم بۆ دنیا نا، پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماحی ئەوەی هەیە ئەو گەورە پیاوانەی ئەو سەرانی قوڕیژە و ڕیسپانی قوڕیژ ئیمان بێنن بۆی بێتە هۆی ئیمانداری شوێنکەوتوان و قەومەکانی، بەڵام خوای گەورەوی لێ قبوڵ ناکە. ئەفەرمێ ڕووی گرش کرد کاتێک ئەن جاءه الأعمى، کوێرێک هات پرسیاری لێکرد. لەبەرەوە ئەو ڕوخسار یەکێکە لە سیما جوانەکانی ئەهلی ئیمان. سیماهم، خوای گەورە بۆ ئەهلی ئیمان باسی سیماکە، واتە دائیما سیمای گەشاوە بێ و ئەهلی خەیر و ئیستیبشار بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم خەزائن الله ملأ، خەزێنەی خەڕ و خەیر پڕە. ئەفەرمێ جعل الرجال مفتاح، واتە تۆ سەبەبی خەیری بی لە هەموو بوارەکانە، کۆمەڵی پیاو کۆمەڵی خەڵک ئیمانداران کلیلێ و خەیرانە. چۆن بگەینە ئەو پلەی کە گوتمان دەروون یەکلا بۆتەوە بۆ خوا، خۆشەویستی و سۆز و بەزەیی تێدایەوە، پشت بەستن بە خوا، گوێڕایەڵی خوای تێدایەت، پاشان کاریگەری لەسەر جەستەکە بۆی دەم بەخەندە و ڕووخۆش و بە تەواضوعانە دەرگامان واڵا بێ بۆ بەندەکان بۆی کەمەندکێشیانکەین. چۆن ئێمە بگەینە ئەم پلەیە؟ ئەوە بەڵێ ینی جەستەش و دەرونیشمان دەرگای کراوە بێ. جۆرێکە لەو جۆرانەی کە زوبان و هەناومان لەگەڵ ڕوخسارمانە لەژێر فەرمانی خوا پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێ لە جارەکان یەکی لە هاوڵان شەراب واتە مادەی هۆشبەری خواردبووەوە، کاتێک کە جەڵدیان لێ ئەدا یەکێک پێیوت ئەخزاک الله، وتی دەک تۆ خوا سەرشۆڕ ڕکە بەو کەسەی کە شەرابی خواردبووە. یەکێکی تر پێیوت نەفرینن لێبێ. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم مە بێدەنگ بن، بێدەنگ بن، يحب الله ورسوله. ئەم پیاوە خوا پێغەمبەری خوای خۆشەویست صلی الله عليه وسلم. واتە لە کاتی ناڕەحەتیە مژدەی خۆشی دایە،
خۆشمژدە بوو بۆ کەخەوە فەرمی لا تعین عليه الشەیطان بەو ڕووە گرژا ئەو پەیامەی هەڵەگرتووە ناشرین نەبێت بەڕووە جوانەکەت ئەو پەیامەی هەڵەگرتووە جوانە بێ. مسلمانانی ئەندەنووسیا ساڵانە ئێستا ڕوبع ملیۆنێ 250,000 کەس لە ئەندەنووسیاوە دێ بۆ حەج ڕوبع ملیۆنێک. ئەم ئەندەنووسیایە بە ئەخلاقی جوانی تاجیرەکانی مسلمان کە چۆتە ئەوێ ڕازگۆ بووە سادق بووە خاوەنی وعد بووە هۆکاری ئیمانهێنانی ئەو هەموو خەڵکە بوو. ئەمە بە ئەخلاق و بە ڕوخساری جوان بەدەستی پاک بە صدق و ئەمانەتی زوبانی سەبەبی هیدایەتی ملیۆنەها مسلمان بوو کە ئێستا زیاتر لە 250 ملیۆن کەسن کە زۆرینیان ئەهلی. بەڵێ دکتۆر لە پێشا دەروون ئاوەدان بێ اینجا ئەتوانێت کاریگەی لەسەر جەستە دروستکەم جەستەیەکی پاک و خاوێن و پڕ لە ئەتەکێت و بۆن و بەرامەیەکی خۆش و ئەمە اینجا ئەتوانێت دەروون ئاوەدان کاتە بۆ نمونە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموون سوێن بەخوا لە شەوێکی مانگە شەوە کە مانگی 14 مانگی تابان کە کورد پێڵێ سەیری ڕوخساری پێغەمبەری خوا و سەیری مانگەکەمانە کە ڕوخساری پێغەمبەری خوا زۆر لە مانگەکە جوانتر و ڕازاوەتر بوو. ئەمە ئاوەدانی دەرونی پێغەمبەر وای کردو کە جەستەشی وا بێ یام جەستە ڕووناکیەکەی وای کردو کە دەرونی ئاوەدان بکاتەوە. دەقە شەرعیەکان ئاماژە بەوەکەن کە ڕووناکی لە دڵەوە دەست پێەکە لا ينفع مال ولا بنون. خۆی ماڵا فەرمێ سەرۆت و سامان بێسوودە إلا من أتى الله بقلب سليم إلا ئەو کەسەی نەبێت کە دڵێکی تەسلیم بووی هەبێ بەخوا. کاتە دڵەکان ئاوەدان بوون ئیمامی غەزالی فەرمێ دڵ وەک مەلیک وایە کاتە دڵ چیتیا بوو ئەعزاکان جنودن سەربازی ئەوە لە ئەندامەکانی لاشە هەمویان ئەوەی لە دڵایە ڕنگ ئەداتەوە بۆیە لە ناخەوە کە پاک بوو دەرەوەش پاکە بێت و هەندێک جار بێتاقەتی و بێزاری و هەڵبرسکان و ئاڵۆزی ڕوخسار تەسی دەکاتە سەر ئاڵۆزی هەناو و ناخ بۆیە هەردووکیان بێکەوە بەسراون بەڵام ڕووناکیەکان لە ناخەوە دەست پێەکە ئەمجا بۆ دەرەوە بۆ جەستا و هەروەها زۆر جاریش ڕوخساری دەرەوە دیلالەت و نیشانەیە و مشتێکە لە خرمانێک بۆ هەناوی ئەو مرۆڤە. بەڵێ دکتۆر لە ئێستاە لەوەچێک کەمینەیەک لە مسلمانان کاتێک سەیری ڕوخسار و ڕواڵەتیانەکەی لەوەچێ خەمێک لەسەر ڕوخساریان ئەبینرێ مات و مەلول و خەمبار و بێتاقەت دیارن لەوەچێ ئەمەش وێنایەکی ناشرین لای نەیارەکانیان یا لای ئەو کەسانی کە بە چاوی ڕخنەوە سەیانەکەن وێنایەکی ناشرینیان پێدا. هۆکاری ئەمە چییە؟ بۆ نمونە بۆچی ئەم مرۆڤە وا دەرەکەی لە کاتێکە خۆی بە پەیامبەر یان بەمەبەست لە پەیامبەر وەکو ئەوەی کە ئەوێ هەڵگری پەیامێک بێ بانخوازێک و ئەوێ خەڵک بۆ لای ئەم پەیامە بانکە. ڕاستیە کۆمەڵک لە ئیمانداران هەن بەڕاستی زانیانە فەرمون علو الهمەتی من الإيمان گەورەی هیمەت کە ئینسان ناخی زۆر بە توان نابێت و نەڕوخی و ڕوخساری ڕوخانی پێوە دیار نەبێ ئەفەرمون لە ئیمانەوەیە واتە کۆمەڵە خەڵکێکە ئیمانیان لاوازە بەڕاستی ڕاستە و خۆ بەهۆی خەمێکەوە بەردەوام غەمگین و خەمبارە بێت ڕاستە تەسیری هەیە لەسەر دەرونی و بۆیە حیدات واتە تەعزیەباری بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام لە 3 ڕۆژ زیاتر قبوڵی ناکە و ئیزنیش نادا لە 3 ڕۆژ زیاتر ئەو ئینسانە تەعزیەبار و غەمگان و غەمبار و غەمگین خۆی پیشان بە لەبەری بەردەوامی ئەوە تەسیری هەیە لەسەر ڕێڕەوی ژیانی ئەگەر ئەوە بەردەوام بێ ناڕەحە دەبێ بێتاقە دەبێ حتا پەرستشەکانیش ناتوانێت وەکو خۆی ئەداکا و ڕەهایکە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم تأکید دەکات لەسەر کۆمەڵێ بابەت کە علاقەی بە نەشاڵی جەستەوە هەیە. یەکێک لەوانە بەکارهێنانی دەستنوێژ 5 فەرزە لە ڕووی دەرونیەوە نەشاتێک ئەبەخشێ بە جەستا کە نەماندوو ئەبێ بەو ئاوە کاتێ دەستنوێژەگرێ ماندووبوونی ئەڕوا و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تاوانەکانیشی لەژێر نینۆکەکانی و دێتە دەرەوە لەگەڵ تکی دەستنوێژ یا ویژە تکێ و خی گەورە پاکیەکاتەوە و کاتێک ئەبینین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم غسل جمعة واجب على كل محتلم يعني فەرمێ حق الله حقی خوایە لەسەر هەموو باڵغێ هەموو جمعەی خۆی بشوە کاتێ ڕۆ بۆ کۆبوونەوەی گشتی کە جمعەیە بۆ ئەو بە ئیصطلاحی ئەمڕۆ کە دەڵێن کۆبوونەوە سیمینار و یان وەرکشۆپ یعنی لە ڕووی ڕاگەاندنەوە ینی پیرۆزی ئیسلام پێشکەوتووترین ڕاگەاندنی هەیە
کە ئەگەر بە ئیسلاح ئەمڕۆ باسیکەین هەموو جمعەیە دەبێت مسلمانان واجبە لە سەریان گوناهبارە بن سێ جمعانەیە مۆری غەفڵەتگیری و بێئاگایی دەدرێت لە دڵیان کە دەبێت بەشداری بە ناوی ئەمڕۆ ئەو سیمینار و وەرکشۆپە کە بریتە شەرع ناوی و ناوە خۆتبەی جمعە و پێکەوە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم جەژنی فەقیرانە واتە تۆ هەموو ڕۆژ هەموو جمعەیە لە ئامادە باشیابی بە نەشاتەوە بە پاک و تەمیزی یەیت حتا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوەی لە ماڵەوە خۆی بشوە لە ماڵەوە بەدەستنوێژەوە بێت چی هەبوو لە جوانکاری بۆ ڕیشی کە ڕۆن و ئەوانەیە بەکاری بێنێ و میسک و عەتر با لە خۆی بێ کەس ئازار نەیە پێ نەنێ بەسەر کەسە دانیشت خوا گەورەی لە گوناهی خۆش بێت. بەڵێ دکتۆر وەکو ئێمە زانین زۆر جار هەندێک شتمان هەیە ڕۆژانێ وەکو دەستنوێژ و ئەمە لەوە چێندە ئەوەی فەرمودەی کە خۆشۆرینی ڕۆژی جمعە واجبە لەسەر هەموو بۆونە ئامادەبووە یا مسلمانێ بەڵام ئێمە لە ئێستاە لە وەرزی گەرمایە لەوە چێ بارودۆخی ئێستا وا بخوازێکم هەموو مرۆڤێک ڕۆژانە چەند جاریان بوون هەموو ڕۆژێ جارێ دوو ڕۆژ جارێ خۆی بشوە خۆی پاک ڕاگرێت خۆی لە بۆنی ئارەق و پیسایی و ئەم شتانە پاک بکاتەوە ئیسلامی پیرۆز ڕێنمایی بۆ ئەم خولەی لە خۆشۆرین ئەم خولێکی ڕۆژانەیی چۆن چۆنیە و چۆن هانی شوێن کەوتوەکانی ئەدات یعنی کاتێک کە بۆنی ناخۆشی لێهاتەوە ئینسانە واجبە لەسەری خۆی مۆخۆشکە و بە تایبەتی کاتێ بۆ شوێنە گشتەکان دەچێت لەبەر ئەوە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم منعی ئەکا ئەفەرمێ ئەوەی سیر و پیازی خواردووە بانەیەتە جەماعەتمانەوە ئەمە یعنی تەنبیهێکە بۆ کەمترین خواردن کە بۆنی ناخۆشەکە ئەگەر عارەق و ماندوێتی کار بۆنی ناخۆش کرد بێ ئەوە بیلئەولا کەوا ئەگەر توانی هەموو ڕۆژێ جارێ یا هەموو ئێوارە و بەیانیە جارێ ئەوە پێشینەیە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە هەمومان لە نێو خێزان و عایلەی مسلمانان ئاژین ینی مرۆڤ ئەتوانێ بەڵام زۆر جار لەوە چێ لای قورسە یان بۆ منە کابرا مسلمان و ئەهلی مزگەوت و جەماعەتە بەڵام پشتگوێی ئەخا حتا ینی زۆر بۆ دووری بۆ مەڕۆ خەڵک هەبووە جەژن و جەژن خۆی شۆریوە ینی بەتایبەت ئەوانەی کە ئەکەونە زستانەوە ئەمە چۆن ئەم هەستی تەممەڵی و ئیهمالی و پشتگوێ خستنە لای مسلمان دروست بووە کە ئێمە کاتێک باز لە سیمایم کەسێتی مسلمانەکەین ڕاستیە یعنی بەو شکڵە کە ڕازی بێ بۆ ناخۆشە بمێنێتەوە ئەوە زۆر دوورە لە دیدگا و دە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم چونکی لەو کاتەیە ئەمە ڕاستەوخۆ هەر پەیوەندی بە خۆیەوە نییە لەگەڵ خوای خۆیە ڕاستەوخۆ پەیوەندی بە بێزارکردنی دەوروبەرەوە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا خير في من لا يألف ولا يؤلف خێر لەو ئیماندارەیان نییە کە ناگونجێ لەگەڵ خەڵکە و ئەوەنە زەق و زبرە خەڵکیش لەگەڵیان ناگونجێ بەچی زەق و زبرە بە زبانی بەکردەوەی بە بۆنی ناخۆشی تۆ خەڵکێک لێ نزیگە بێتەوە جاری وایە هەموو لە نوێژخوێن سکاڵای کردووە دەتی مامەسا وەڵی نەمزانێت چۆن ئەم نوێژەم کردووە ئەوەی تەنیشتم بۆنێکی ونە ناخۆشی لێ هاتووە واتە ئەمە کەس ناتوان لەگەڵ تۆیان بگونجێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا خير فيه ئەوە خەیری تێدا نییە خەیر لەو کەسایە يألف ويؤلف ئەگونجێ و خەڵک لەگەڵ یا ئەگونجێت پێکەوە ژیان یعنی تۆ یەکێک لەو شتانی کە ئینسانی ئیماندار بێتاقە دەکا پێغەمبەر فەرمێ چی صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يتناجى اثنان دون الثالث ئێمە کەسیان بووین دوانمان حرامە بە یەکەوە چ بکەین بۆ ئەمە کەمترە لە بۆن یەکسەر ئەو دڵی ئەومان ناڕەحەت کرد کەوا ئێمە یەکمان کرد دژی ئەو یا بابەتێکمان دروست کرد دژی ئەو یا ئەو ماخستە گومانێکەوە کە گومانی خراپ بە ئێمە بەرێ یعنی ئەوەش کە ناتوانێت ئەو ئینسانە لیوا دڵی برینار بێ خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەوان لە ئێمە منع کردووە کە نابێت چ بە بەیەکەوە مادام ئێمە سێ کەسی نەبەری ئەو مقابلەکەمان ناڕەحەت دەبێ و بێتاقە دەبێ جا چ جای ئەوەی کە بۆنی ناخۆش بێ فەرمایش شتێکەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سێ مسلمانی ڕازگۆ ئەمە علاقی بە ئەخلاقەوە هەیە ئەمە علاقی بە هەموو پێکەوە ژیانەکانەوەیە لە ڕەوشتی جوان لە دراوسێتی لە دەستپاکی لە بۆنی خۆش لە جوانی قسە لە هەمووی ئەگرێتەوە لە خۆشی قسە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر سێ مسلمانی ڕازگۆ بە دراوسەیەکیان بڵێن خوای ئێمە لێ ڕازی یا سبحان الله پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای باڵا لەسەر و عەرشیەوە بەم شاهیدی سێ کەسە دەڵێ ئەوەی ئێوە کە نایزان نەویشی بۆ سڕمەوە واتە یعنی نەبوون بە ئازار بۆ خەڵک
ئاسوودەی خەڵک کە لە هەموو بابەتەکانی ژیان و پێکەوە ژیان نەگرێتەوە کەواتە بەشێک لە بەبوونی ناخۆشی زعاجی نەکەی بە قسەی ناخۆشی زعاجی نەکەی بە تەسەڕوفی زعاجی نەکەی بە دراوسەیەتی بێتاقەتی نەکەی بێزاری نەکەی وای لێ نەکەی لە تۆ بێدار مامۆستا کەواتە بۆنی ناخۆش و قسە و نازام شتێ بخەیتە حەوشەکەیەوە یان سیارەکەت لە بەردەرگایە بوەسەی ئەمە با لەوە گەڕین هەندێک مرۆڤ هەیە لەوەیە کە هەر ئەیان بینی ئەوەندە شلو شێوا و وەکۆڵێ بێ خزمەت و ئاین پیس و پۆخڕ و ئەو شتانن هەر چاوت ئازارە چێژێ بۆ منە کاتێڵە کە ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەفات دەفەرمێ هەندێک بەردۆچکە یان هەندێک بەرد لەسەر گۆڕەکەی مێنێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئوسامەی کوڕی زەید دەفەرمێ ڕێکیان کەن و وەکۆڵێ تەسفیەیەکیان بکەن ئوسامە فەرمێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەمە زیان بە مردووەکە گەێن فەرمێ نەخێ بەڵکو چاوی زیندووەکان ئازارەدا کەواتە ئەوەش کە جەنابە دەفەرمووی هەر چاو ئازاردانی دراوسێکەت بەوەی کە تۆ لە دوورەوە بینێ نەبوون ناخۆشنەوە هەرەوەش بۆ مای ئازاردانە بێت دڵنیا بە بۆنی ناخۆشی دراوسێ ئیزعاجکایەکێکە لەو تاوانانەی کە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لێ کردووە لەبەرەوە نابێ ئینسان واتە موسڵمان لە تۆ سەلامەت نەبوو بۆنێکی ناخۆشی کرد خۆ ئینسانە کاتێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم هاوڕێی صالح وەکو بائعی مسک وایە مەی هاتووە بۆ بۆنی خۆش بائعی مسک واتە عەتر فرۆش پێغەمبەر وەصفێکا صلی الله علیه و سلم صالح و عەتر فرۆش تێکەڵن لەگەڵ یەکە ئەفەرمێ هیچ نەبێ بۆنێکی خۆش دەکەیت یعنی ئەو ئینسانە هیچ نەبێ بۆنێکی ناخۆش بکە ئەمە بەشێکە لە تاوان بۆ ئەو ئینسانە ئەنووسرێ لەبەرەوەی بێداری و بێزاری و ئاڵۆزیکی دەرونی بۆ دراوسێکەی بۆ هاوڕێی تەنیشتی بۆ هاوڕێی نەفەری سیارەکەی بۆ ئەوانە دروست کرد واتە ئەمە ڕێپێدراو نییە لە شەرعی پاکی پەروەردگاری باڵایە لە پێکەوە ژیانمان ئەوەیە سیمای جوانمان سەرنجڕاکێش بێ بۆ دینەکە جلێکی شەق و شڕ لە بەرکەی وەڵامە زوهدە جلێکی دڕاو لە بەرکەی ئەسڵن پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه و سلم خوای باڵا پێی خۆشە ئەن یوڕا بینینی پەروەردگار بەوەی کە شایستەیەتی ئەسەری ئەو نیعمەتە خوایەتی بە من و تۆ بە ئێمەوە بیبینێ جلێکی دڕاو شەق و شڕ یا قێزەون یا سەرنجی دەوروبەرەکە ڕاکێشیکەوە ئەوەی هەڵگری ئەم پەیام و ئەم دینەیە بەڕاستی ڕەمی دینەکەشی هەروە بێ ئەمە بۆ خۆی خوێندنەوەیەکی ناتەندروستە لەو مرۆڤانەی کەوا شکڵی خۆیان ڕێک ناخەن و هیندام و بەرجی خۆیان ڕێناخەن پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە جلێکی جوانیان بۆ هێنا لە بەریکا بۆ کاتی جومعە واتە سەیری هاوڵان چۆن تێگەیشتوت بەرگێکی جوان سەرنجڕاکێش پاک و تەمیز بەڵام پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئەمە حەریرە بۆیە من لەبەری ناکەم حەریر لە نێری ئومەتی من فەرمی حرامە واتە ئەگە حەریر نەبوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو بەرگەی ئەپۆشی چونکی سەرنجڕاکێش و جوان بوو و دیمانەیەکی جوانی ئەبەخشی و پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ بۆنەکان جومعە و جەژن بەرگێکی تایبەتی لەبەر کردووە واتە هیندام و ڕوخساری دەرەوە و کڵێشەی دەرەوە دەبێت جوان بێت چونکی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه و آله و سلم دکتۆر هەر لە چوارچێوەی ڕواڵەت و ڕوخسارە سەیرەکەی ئێمە کە باز لە سیمای کەسێتی موسڵمانەکەین کۆمەڵێ خەڵک بڵێن کەمینەیەک بە تایبەت لە پیرەکانە سەیرەکەی قەنافیزێکی تێکئاڵا و پشتەملێکی ناڕێک ینی دیمەنێ قژێکی زۆری لازم لەژێر کڵاوەکەی هاتۆتەوە دیمەنێکی زۆر ناشرینی هەیە لە کاتێکا بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە ئامادەبوانی مزگەوتەکەی ئەبینێ بەس بۆ ئەوەی دڵ و دەرونی ئازارنەدا فەرمێ هیواتان تایە دێتە ژوورەوە قژێکی پژی تێک ئاڵاوی تۆزاوی هەتا ئەڵی نازام ئەڵێ چییە بۆ ناڕوا بۆنە خزمەتێکی قژی بکە 1400 ساڵ بەر لە ئێستش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانی بە موسڵمانان کردووە کە بۆ منە شتی سوودبەخش بۆ قژەکانیان بەکاربێن وەکو فەرمودەی کە بەڕێزت هێناتەوە کە خزمەتی قژەکانیان بکەن و ڕێزیان لێ بگرن ئێمە چۆن ئەمە ڕاستکەینەوە ئەم تێگەشتنە کە سەر و سیمایەک یان قشێکی تێگاڵا و شپرز و ناشرینمان هەیە لە ڕاستیە ئەوە دەگەڕمەوە بۆ دوو بابەتێکیان هەندێک لەوانەی کە بەتەمە ناچوون حوسڵی ئەوان نییە دەست بە خۆیان نابێنن ڕاستە بەڵام کاتە یەکێ لە منداڵەکانی ئەڵێ بابەتینکەم ئەم دوو بابەتە ڕژ دەبێ بابەتێکیانە بێ ئەو خۆشەویستانی کە لەو تەمەنیان جوانی ئەوان پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم البەرەکەت مع الأکابر ئەفەرمێ بەرەکەت بە گەورەکانەوەیە بە ڕیسپیەکانەوەیە بە ڕیسپی لە علمە بە ڕیسپی لە تەجروبەیە لە تەمەنە و پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم من لم يوقر كبيرنا فليس منا ڕەوشتی ئێمە نییە ئەوەی ڕێز لە گەورەی خۆی نەگرێ کوڕ کچ کاتە ئەبینی بابە وایە و دایکیشی تەمەنێکیە و پیرە و نەخۆشە ناتوانێ و خزمەتێکە واجبە لەسەر و کوڕ ئەو کچە
یەکێکە لە حوسنی والیدەین کە بە ڕوخسارێکی جوانجیلی بابەی ئوتوکە یا داوا لە بابەکە بە ئوستوبێکی جوان بابەگیان لە خزمەت تا بم بفەرمو تا پشتەمەلێ بۆ چاکەم تانینۆکەکانێ بۆ بکەم تا بە شێوازە بڕازێنمەوە کە چیت دەرەوە خەڵک بە چاوێکی تر بۆت نەڕوانێ. لە ڕاستیە ئەوە لە حوسنی ئەدەبی ئەولادە کە بەو تێڕوانینە سەیری دا و بابێکە تا بە ڕوخسارێکی من جاری وهەیە بینیومە یا بڵێم بیستومە لە خەڵکێکی زۆر ڕازگۆ کە بابیان ویستوتی بچێت سەفەرکە بۆ شار لە گوندەوە کاتێ هاتووە قوبڵیان نەکردو بێتە دەرەوە چوونەتە ژوورەوە بە جوانترین شێواز گۆڕیوانە ئەمجار حتا سەیریان کردو جلوبەریان سێت کردووە بۆ ئەوەی لەگەڵ چۆغە و شەڕواڵ و کراسەکە بگونجێ ئەمجار هێشتوانە بێتە دەرەوە بەڕاستی ئەمەیشێکی جوانە وامە لە حوسن و لە ئەدەب و لە ڕێزە بەرامبەر دایە و بابەگە لەو تەمەنەیە بوون بۆی بۆ ڕوخسارە ناشرینە نەچنە ناو خەڵک. بەڵێ ئەی پێغەمبەری خوا ساسم چۆن فەرمانی بە مسلمانان داوە کە خزمەتی موەکانیان بکەن. ینی مامۆستا دکتۆر زۆر جار مرۆڤێک دەبینی لەوە چێ سیمایەکی مسلمانانە بۆ ئەو نەگونجێ هیوامان هەیە لەوە چێ ڕیشێکی جواندا ئەنێ پێی ئەکەوێ بەڵام هیوامان هەیە پێی ناکەوێت ئای لەم ئەگەرا ئەم مسلمانە چی بکات لە کاتێکا بۆونە لەوە چێ شتێکی مسلمانێتی ئەم ئازاری بەرامبەرەکەی بدە حتا بۆ منە عتر سنەتە بەکارێنانی بەڵام زۆر جارێتە مزگەوتەوە پیرەپیایی وا ئەبینی عترێکی لە خۆی داوە هێندەی بۆنی سیر و پیازەکە ئازاری مسلمانانەدا لەوە چێ کۆمەڵە شتی ڕواڵەتی تریژە من ناکرێ بۆم لێرە بڵێم چی وچی بەڵام لەوە چێ بۆ ئەم مرۆڤە بەپێ سەر و سیما و ڕواڵەت و شێوازی بیرکردنەوەی بۆ ئەم نەگونجاون. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک تەشبیهی ئیماندارەکە فەرمێ المؤمن مرآة المؤمن مسلمان ئاوێنەی برا مسلمانە بەڕاستی یعنی لە جوانی تۆ بۆ من خۆشەویستی تۆ بۆ منەوەیە کاتێ هەڵەیەکم ئەبینی وەک ئاوێنە بۆ ڕاستکەیتەوە هەر یەکێک لێمە دەچێتە بەر ئاوێنە هەڵەکەی بۆ ڕاستەکاتەوە پێی ناخۆشنی و بە گوێیشی زەمیشی ناکە ئایبیشی ئاوێنە جارح نییە واتە ئاوێنە برینارکرد نییە ئەمە یەک و ئاوێنە فەزیح نییە خەڵک نایڵە خەڵک ببینی خۆت بۆ خۆی دوو بە دوو واتە بە کیتمان سێهەم لەهجە و زوبانی ئاوێنە زوبانێکی گوڵینە زۆر بە سەمت بە ئارامی پێت دەڵێ کە ئەمە چاکە ئەمە بسڕە هێشتنەوەی موو بەو شێوازەی کە خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتە پێغەمبەرە فەرمێ وعفو اللحى ڕیش بهێڵنەوە ئەمە سنەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وعلى آله وسلم ئەقل حکمی ئەوەیە کە سنەتە ئەو لاشی لا ئەهلی حەدیث کە واجبە بەڵام کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم باوشی ئەبوبەکری بینی چی بوو هەموو ڕەنگی قژ و سەری سپی بوو واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی کەوا ئەو بینینەی باوکی ئەبوبەکر بۆ ئەو گونجاو نییە فەرمووی ئەم سپێتێ بگۆڕن بە ڕەنگێکی تر کە لەگەڵ ئەوە بگونجێ غەیری ڕەش واتە ئەو ئینسانانی کە بەو شکڵن ئەتوانێت مەسەلەن مووی بگۆڕێ بە باینجانی مووی بگۆڕێ بە سوور باو بە پرتەقاڵی کە لەگەڵ جەستەیە واتە ئەمەش جۆرێکە لە جوانی پێغەمبەر باسی ئافرەتاناکە کە ئەفەرمێ لەگەڵ پیاوەکەیە عاجز بووە ئەفەرمێ ئەو ئافرەتە خەیری تێدایە و ئافرەتە خواناسە کە دەستەکانی خەنە ئەڵێ خەنە نام لە دەستم واتە خۆم جوان نەکەم هەتا تۆم لێ ڕازی نەبی بە پیاوەکەی دەڵێ واتە جوانی پیاو بۆ ئافرەت کە ئەوە زۆر لە ئیمانداران فەرامۆشیان کردووە چۆن واتە کاتێ ئەو مووە ناشرینە بە شەرتێ شەرع تاکووە ڕێدابێ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروستە ئەو پیاوە جوانی کا بۆ هاوسەرەکەی و دروستە هاوسەرەکەشی جوانی کا بۆ پیاوەکەی لە بەکارهێنانی خەنە لە بەکارهێنانی چاوڕشتن کە ئەو زینەیە بۆ نامەحرەم نەبێ خێری ئەگا و ئەجری ئەگا چاوی پیاوەکەی لە چاوی خۆی تێرکە لە ڕوخساری خۆی تێرکە وی تووشی نەزەر نەبێ و سەر نەکێشە بۆ خراپەکاری ئەمە جۆرێکە لەوەی کە لە شەرعی خوایە مەجالی پێدراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک ئەو پێکەوە ژیانە هەر لە بینی هاوسەرەکانە یاری و گاڵتە و گەپ بە لەهو لەعب ئەژمار ناکە ئەفەرمێ سیان لەوانە بە لەهو لەعب ئەژمار ناکرێن یەکی لەوانە هاوسەرەکان لەگەڵ یەکترا قسەی خۆش و پێکەوە ژیان و پێکەنین و گاڵتە و گەپ و خۆ بۆ یەک جوانکردن ئەمە سیمای ئاینی پیرۆزی ئیسلامە بۆیە ئەوانەی کە مویان هەیە لەگەڵ ڕوخساریانە ناگونجێ هێشتنەوەکەی ئەوە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ مناقەشە و ئەڵێن سمعنا واتعنا بەڵام گۆڕینی ڕەنگەکە کە جمهوری زانایان لەگەڵ ئەویان لە غەیری ڕەش بۆ هەرنی کە بیگۆڕێ لی جوان بێ دروستە زۆر باشە دکتۆر پاک ڕاگرتن و کۆڵێ پاک و خاوێنی دەم و ددانەکان بمانەوێت نەمانوێت سیمایەکی جوان بە ڕوخساری مرۆڤدان ڕوخساریش بەشێکە لە ڕواڵەتی مرۆڤەکان
ڕێنمایی ئیسلامی پیرۆز یان پاگڕاگررتنی ددانەکانمان بۆ منە لە چڵک و پیسی و هەتا لە نەمانیان چۆن ڕێنماییەکە و چۆن ڕێنمایی مرۆڤەکانی پێکرا کۆمەڵی وردەکاری لە بەکارهێنانی ئاو جوانیا هەیە بۆ مرۆڤەکان ئاینی پیرۆزی ئیسلام بە واقع و بە بەڵگە لەو پەڕی جوانکاری مرۆڤەکانایە و لەگەڵ ئەو پڕی جوانکاری مرۆڤەکانایە هاوتەری بە یەک ئەفەرمێ إذا نام أحدكم هل كسي خول لأيوة بيغمر في المصاصم إذا استيقظ كخبري بو فليغسل يديه ثلاثة دزبو هيش تنابي كات اللي خالصي تاسية جعل سدش أين باتت يده نازا دستي لكوين بو حشري مروفي يعني دعباء اشتك الاستبيات يا جستي خوي بيخوراندو جستي خوي بيخوراندو يان ميشو مغزي كاتو تسري أفرمي دبي سي جعل دستي بشو أما يك دو أفرمي لولا أن شق على أمتي بيغمر أفرمي صلى الله عليه وسلم شو كارك زور جرنجا عزيزان زور جال بكمال النخوشي هي لبكتيريا دمودانوي كجويناتي مروفكان زور للنخوشي كان لا ناركي دمودانوي بيغمر أفرمي صلى الله عليه وسلم لولا أن أشق على أمتي لو أترسم بم بيك من نار حتيب أمتكم بين نار حدبا لأمرتهم بالسواك عند كل صلاة وأتاهموا بيج فرزا لقل دزنو يجا دموداني بشوريت سیواک بکەن بۆی دەمودانیان پا بکەنەوە ئەمە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم سیواک واتە بەکارهێنانی پاکردنەوە بۆ هەموو نوێژەکان مەرزاتی خوای تێدایە ڕازیبوونی خوا و پاکی دەمودانی تێدایە و مەسحی گوێکان جۆرێکە لە پاکردنی گوێ پاکەوکردنەوەی گوێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمترین حاڵەتی ئەوەیە کە بۆ هەموو دەستنوێژی سونەتە وەلای لە هەندێک زانانیش مەسحی هەردوو گوێ واجبە ئەمە جۆرێکە لە پاکڕاگرتن و لە شوەردنی پاشان پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کاتێ باسی ئەو پاکیانە ئەکا کە پێی ئەوترێت تەهور بە زاراوەی شەرعی ئەفەرمێ شەطر الئیمان نیوەی ئیمانە دەستنوێژی نەبێ لەشی پاک نەبێ نوێژی لێ قبوڵ ناکرێت حاڵەتە سەرورەکانی لێ دەرچێت وەکو تەیەموم و نەخۆشی و یا نەبوونی ئاو یا بەستنی ئاو حاڵەتانە نەبێ پاشان تەوافەکە بە دەوری کەعبەیە دەستنوێژی نەبێ تەواف و حەج و عومرەکەی بەتاڵە هەموو ئەمانە ئەم پەیوەستیانە عەلاقی بە چیەوەیە ئاو لەگەڵ مرۆڤە کاتێ ئەڵێن تەهور یعنی ئاو مرۆڤ پێنج فەرزە دەستنوێژەکان ئەمانە ئەو پەڕی پاکڕاکردنی جەستەی مرۆڤەکانە و پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ باسی نینۆکمان بۆکە کاتێ باسی هەڵکێشانی مووی بنباڵمان بۆکە تاشینی ئەو موانەی تر ئەمانە کۆمەڵی بابەت ئیشارەتی دەقیق و دیاریکردنی کات و ئەبێ لەو کاتانەیە تێپەڕ و حرام و دروست نییە ئەبێ ئینسان خۆی ئاوا پاکرد تا بەو نینۆکە درێژ هەر لە چوارچێوەی خزمەت گوزاریمان بۆ جەستە و ڕواڵەتی خۆمان زۆر خۆری بەدەر لەوەی کە لەوە چێ مرۆڤ لە کاتی وەکۆڵە قڕقێنەداندا لەوە چێ وەزعێکی ناخۆش بۆ دەوروبەرەکەی ئەخولقێنێ لەگەڵ ئەوەشدا بەردەوام زۆر خۆری جەستەی مرۆڤ وە گەورە ئەکا هەتا کاک ناسری سوبحانی قسەیەکی زۆر جوانی وەکۆڵە قسەیەکی زۆر قورسی هەیە بۆ ئەو کەسانی کە ئەوەندە ئەخۆن وەکوڵێ ئیتر لە سنوور دەری ئەکەن لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی داوە ئەگەر لەسەر ڕووبارێکیش بین زیادە ڕەوی نەکەین بۆ من زۆر خۆری لە کاتی خەوتنمانە جەستەمان تێک ئەدا بۆ منە نازانم ئەڵێ مەعیدەم تێک چوە ترشاوە ئەم شتانە چۆن ئیسلامی پیرۆز ڕێگریش لەم دیاردەیە دەکا فەرمایش شتێکی پێغەمبەرت بیرهێنامەوە صلی الله عليه وسلم کە یەکێک لە مەجلیسی پێغەمبەرە قڕقێنەی لێیە ئەوتە بۆ هیچ شێر خواردنەوە لە قورجیەوە سەوت هاتە دەرەوە فەرمووی ئەمەمان لێ دوور خەرەوە ئەم زۆر خواردنەی خۆتمان لێ دوور خەرەوە باش ئەمەوە تا کارێکی وانەکەیکەوە بۆ هی زۆر خواردنەوە ئەو سەوتەت هەبێ کەوا بۆنەکەی و بە شێوازەکەی ئینسانەکان ناڕەحەت کە دەنگەکەشی مای ناڕەحەتیە مای ناڕەحەتیە بەڵێ یعنی ئەم دینە ئەوەندە شاملە ئەوەندە گشتگیرە ئەو دوو سەوتەی سەرە و خوارەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە سونەتی پێغەمبەرە باسی لەسەر هەیە فەرمایشی لەسەر هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ بە مرۆڤەکانە لە گوێتان لە با یەکێ بوو ئەفەرمێ پێی پێ مەکەن چکە برینارە بێ لەوانێ نەخۆشیەکی هەبێ لەوانێ نەتوانێ و با ڕابگرێ ئەفەرمێ تەنانە ئەوە ئەفەرمێ کە ئەوە نابێ وا بکە بەزەگە لەی قەوما ئەفەرمێ پێی مەکەن پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم يعني ئەوە شێوازەکە لە منتەهای دیقەت لەگەڵ ئینسانەکانە جا زۆر جار بە خەڵقێنش بە هەمان شێوە و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێت بۆ ئەفەرمێ مەعیدەتان کە مەسێ بەشەوە بەشێکیان بۆ خواردن بەشێکیان بۆ هەوا خواردنەوە بەشێکیشان بۆ ئەو شلەمەنیانی کە ئینسانەکان ئەیخوا
و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم باسی ئەومان بووە کە جاری وا هەبووە جوع لە برسێتیە سەنگی مبارەکی بەردێکی خسۆتە سەر سەنگی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ فەرمێ والله لە مزگەوتی پێغەمبەرا بورامەتەوە صلی الله عليه وسلم قاچی خسۆتە سەرم من لە متوانەمە سەرعی لێ هاتووە فێی لێ هاتووە بوراوەتەوە فەرمیوتی والله وما بي إلا الجوع بەس لە برسێتیا بورامەتەوە ئەوا ژیاون و ئێستا یعنی کۆمەڵە لەو وەزع و زیادە خۆریانە بێتە ئەو هەموو نەخۆشیکەوە ئێستا ئەیبینین و ئێستا ئەیبیستین. بەڵێ دکتۆر هەر لەو چوارچێوەیەدا ئەو فەرمودەی کە ئەو بەردانەی لەسەر گۆڕەکەی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا سانس فەرمی بەڵکو و چاوی زیندوەکان ئازارەدا مزگەوت لای ئێمە یەکەم قوتابخانە و فێرگەیە بۆ دروستکردن و چاندنی کۆمەڵی ڕەوشت و بەهای جوان لە دڵ و دەروونمانە و پاشان ڕنگدانەوەی لە کەسێتی و جەستە و ژیانمانە کە مسلمانان ئەچنە مزگەوتەوە هەر یەکە لە شوێنێکەوە تاکە نعلەکەی پێڵاوەکەی لەگەڵ ڕێزم بجان بۆ جەنابەت و مسلمانان و بینەران پێڵاو فڕێ ئەدا لە کاتێکە هەنگاوێک ئەو دیوتر شوێنی دانانی پێڵاویان داناوە. ئەم لە کاتێکا من لە بەرنمەیەکە لە یابان هەموو قوتابیەک لە قوتابخانەیە شوێنێکی بۆ کرا هەر وەکو ئەمەی کە لە مزگەوتەکانەدا ئەندێ یەک کەس نابێت لە بەرپێی خەڵکەکەدا پێڵاودا بنێ. ئەمە لەوە چێ ڕەوشتێکی زۆر جوان بێ و ئەوان بەکاری ئەن بەڵام بۆچی ئێمە لە مزگەوتەکانمانە بەکاری نایێنین نەک لەوە ئەچێ ڕەوشتێکی زۆر جوانەوە بەڵێ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم شەیطان یەک قسەی کرد ڕاست بوو فەرمی سەدەقەکە ئەو قسەی ڕاستە واتەوەی حەقە ئەگەر لای شەیطانیش بێ بڵێن حەق. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کاتێ فەرمێ إماطة الأذى عن الطريق الإيمان 70 شعبة أعلاها إيمان أو نو شصت أو نبشة برسترينيان لا إله إلا الله لزمترينيان إماطة الأذى عن الطريق توري مزقود ري عامنا بيجري ري خلقنا بي كلنا بيجري شلون ري مزقود بي خلق بيجري واتا إماطة الأذى نعلى كداني بيلا وكداني سبب آزار به أو فرع الإيمان النقصان. طبعا دكتور مخم أو جابجا كان ببيع أو إشكال بلا مشتاق بس بويك وكل قصي بيا كردار نبيه. بالتأكيد بلى يمورن ما يبغوا خلقاني كدس بيلا كاني فريان على كاني فريان وروتان أما يعني شوازي كي زور ناشر نيابة مزجون هر كسو بيلا يخول شوني خويدانه هر كسو بتنظيم بيته واتا أو كاتتي أجا كدين همو دين يعني رخصني مروفكات يقلق الخوي خويانا دولا قال هناوي خويانا سيلا قال دورو بريانا بريتي اللي رخصتن بريتي اللي تنظيم بريتي اللي هر كسو ما في خوي مالك وما عليك أو حتى بدني أو إلى سرت جيب جيبكي أما أنا همي رخصني جاني مروفا بويا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي بعثت لأتمم مكارم الأخلاق أو خلقي جوان به شرعي خوايا وشرعي بيغمبركيتي صلى الله عليه وسلم نيران بوي جوانتين روشتان فيركب كسي بها قريتوا بهاي كان روش إنسان لقى خواي خويا شريكي بو قرار ندا بيبارستي إطاعك رجل فرمانا كان يعني به روشتي كتير إنسان لقى هناوي خويا شون فيريكا کاتی خوارنە خوا بۆنی خۆشیان لە خۆی و بۆنی ناخۆشیان لە خۆی بۆنی تێگەچێ وەزعی تێگەچێ چۆن بێ لەگەڵ خەڵکە واتە هەندێک ساتێ بەسەر ئینسانە دێ بۆ ناشێ خۆی پیشان خەڵک بە و بۆ ناشێ بێتە ئازار بۆ خەڵک هەندێک سات ئاوای بەسەر ئینسانەکانە دێ و ئەمجار ڕەوشتی ئینسان لەگەڵ دەوروبەرە کە لەگەڵ دای و بابە و دراوسێ و ماڵ و منداڵ و کەسوکار و هاوڕێی قوتابخانە و هاوڕێی دایرە و دەست پێ دکتۆر وەکو لە پێشەکە ئاماژەم پێدا پێغەمبەری خوا لە هەر سەفەرێکی عومرە و حەج بووە یان لە غەزا و سریەکانی بووایە کە ئەگەڕایەوە بەر لە قافڵەکە کەسێکی ئەنادە نێو شاری مەدینە تا خەبەر بدا بانگەوازێ بکە بۆ ئەوەی خەڵکی خۆیان ئامادە بکەن ژنەکان خۆیان بڕازێنەوە وەکو چۆن فەرمانیشی بە سوپاکەی و بە سەربازەکانی ئەدا کە خۆیان بڕازێنەوە بۆ خێزانەکانیان لە ئێستاە بۆ نمونە ماڵ وەکۆڵێ لانەی کە مرۆڤەکانە زۆر جا پیاو ئەچێتەوە لەوە چێ ڕێک و پێکی ماڵەکەی لەوە چێ پیس و پۆخلی ماڵەکەی ئازاری ئەدا تەنانەت ئەمە کە پیاوەکە ژنی خۆیەتی ماڵ مناڵی خۆیەتی لەوە چە کەمتر بێز بکاتەوە بەڵام میوانێک گەڕوە ئەمەیان چۆنیە چۆن وەکۆڵێ خێزانەکان لە نێو ماڵی خۆیاندا ڕواڵەتێکی جوان بە ماڵیان بدەن بۆ ئەوەی کە کەسێتی خۆیان بسەلمێنن ئەمە بچمە خزمە دوو فەرمایشت لەگەڵ تەجروبەی دایکێکی زیرەکە دایکێکی عاقڵ ئەمەش ئەەکەینە کۆ تا پرسیار و زۆر بەخیای زۆر سپاس دەکەم یەکەمیان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بە شەوا مەگەڕێنەوە بۆ ماڵ بە شەوا مەگەڕێنەوە بۆ ماڵ لە سەفەرێک لە سەفرێکا کە دیتەوە بە شەوا مەگەڕێنەوە بۆ لەبەرەوەی ئەو ماڵە لە ئامادەباشییان نییە
لە حاڵەتێکی ناتە دروستایە بۆیە وا چاکە کە تۆ بە ڕۆژا بگەڕێتەوە ئەو خۆی مرتب کردو خۆی تەرتیب کردوێ ئێستا لابد بگەڕێتەوە چار نییە بەڵام تەلەفۆن و بابەتەکان هەیەکەوە تۆ سعات ئەو ناگەڕێتەوە 12 ساعت یان 24 ساعت پێشەوە خەبەری بیتێ یا ساعتێ پێشەوە بۆی ئەو لەو پڕی ئامادە باشیا بێت لە ڕوخساری جوانە لە کۆکردنەوەی ماوە و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێیە هاوسەری خواناس ئافرەتێک کە خێزان تا یەکێ لە خواناسیەکانی و جزئێک لە جوانی بینی خۆی خواوەیە إذا نظرت إليها أسرتك کاتێ سەیرت کرد نەزرە بینین هاوسەر بینی دڵخۆشەکە کە بە چییە بەکردەوەی جوان دڵخۆشە بیپی پاشان بۆی کەسیمایەکی جوانێ پشت ڕوویەکی خۆشە بە خێرێنانەوەی بۆنێکی خۆش ناوماڵێکی ڕێک و پێ جوان بڵێ و یەکێ لە ئەسحاب کە ناوی ئوم سەلەمەیە ڕەزای خوای لێبێ پێغەمبەر دوعای بۆ کرد فەرمی خوایە بەرەکەت بەسەر ئەو شەوەیە بڕژێنی کە لەگەڵ پیاوەکەیان خەوتووە یەکێ لە ڕاوی ئەفەرموو مناڵێکیان بوو کوڕێکیان بوو ئەو کوڕە حەوت کوڕی بوو هەر حەوتیان حافظ و قاریئی قورئان بوون بە بەرەکەتی فەزلی پەروەردگار بۆ وەڵامدانەوەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە چی کرد کاتێ مناڵەکەی مردبوو پیاوەکەی هاتەوە وتی ڕازی نیم کەس بە پیاوەکەم بڵێ مناڵەکەمان مردووە هەمان دوێتی بحەسێتەوە تۆزێ بخەوێت ڕزای خوای لێبێ پێشەوەی پیاوەکەی بێتەوە زانی گزیکی ماڵە خۆی جوان کرد خۆی ڕازاندەوە بە جوانترین شێوە وەک شەوی بووکێنی باشە ئەمە دینە بێ بۆ خەڵکی باسکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم باسە چۆن ناوزەند دەکات بە دوعایەکی خێر بۆ ئافرەتە ئوم سەلەمە فەرمی کەس بە پیاوەکەم نەڵێ ئەو سەفەرەوە هاتۆتەوە ناڕەحەتە و بێتەوە بڵێ مناڵەکەەوە مردووە هاتەوە وتی ئەسەلام عەلەیکم باوکی مناڵەکەی فەرمی کەیفە وەلەدی مناڵەکەم چۆنە فەرمی اطمأنت نفسه نفسی مطمئنە ئەمە درۆی لەگەڵ نەکرد مردووە نفسی مطمئنە ئینشاڵڵا مناڵی ئیماندارە لە باشتایە ئەفەرمێ شۆ بە یەکەوە نووستت بۆ فەجر بە پیاوەکەی ورد خەوت ئیسراحەتی کرد لە ڕووی جەستە و دەرونی و هاوسەرگیریەوە زۆر ئیسراحەتی کرد ئوم سەلەمە فەرمووی ئەگەر ئەمانەتێک هی قەومێ بێ بداتێ بە ئەمانەت داوای کاتەوە ئەکرێ بڵێ نایەم نابێ پێم ناخۆشە فەرمی نابێ ئەبێ ئەمانەتەکە تەسلیم کەیتەوە فەرمی خوا مناڵەکەی لێ سەردوینێتەوە توو ڕەبوو فەرمی بۆ پێ نەوتوم چۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی پێغەمبەری خوا خەزانەکەم ئاوای لێ کردوم مناڵەکەم مردووە پێی نەوتم خۆی ڕازانەتەوە ئەم شەو بە یەکەوە نووستوین ئەوە هاتم بۆ نوێژدا پێمەڵێ فەرمووی داوام لە خوایە ڕجام لە خوایە خوا بەرەکەت بڕژێنە بەسەر ئەم شەوتان ئەمەیە ڕوخساری جوان ئەمەیە پێکەوە ژیان ئەمەیە ناڕەحەتی یەکتر هەڵگرتن تا نەبیتە سەبەبی ناڕەحەتی دۆستەکان و دکتۆریان زۆر سپاس دەکەم گەورە پاداشداتەوە بۆ قسەکان زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ